کاک سیروان چۆنی؟ باشی برا؟ چاوەکەم سپاس دەکەم. کاک سیروان من ناوم قادر نادرە بابەتەکە بۆڵە پێم خۆش بوو قسەت لەگە بکەم. سەرچاوم کە قادرگیان لە خزمەتم. سپاس دەکەم. کاک سیروان ئێوە کوڕدا و ئەو ڕۆژە راپۆرتێکتان کرد لەسەر کاوە بازیانی، یعنی زۆر ڕۆمانسیانە باسی ئەو کۆنە سەرۆک جاشەتان کرد، یعنی وا بەتان باس کرد کە ئەو سەر بە هێزێکی کوردی کۆنی عێراق بووە. باشە ئەمە ینی لە ئەدەبیاتی میدیای کوردی جاش بووە، وایە نا سەرۆک جاشێک بوو ئەگەر کۆن پێشمەرگە بوێ، بەس کە ئەو ڕۆژێ تەسلیم دەبتەوە تەواو، یعنی لەقەبی کۆنی پێشمەرگایەتی حیساب ناکرێ. ئەگەر بەو پێوە بێ هەموو سەرۆک جاش و مەفرەزە خاسەکان کۆن پێشمەرگە بوونە. و ئێستاش تەختیەکی زۆر گەورە دەکەن لە کاتێک لەو تەختێتانە زۆر کەسێک و شەر نەکردیە. یعنی هۆی چییە؟ با من جوابی جەناب بدەم. یەکەم شتیان من ناتوانم بەنای ڕووداوە قسە لەگەڵ جەنابتا بکەم. من جەنابتە ناسم. بەڵێ سوپاس دەکەم. هەردووکمان هاوپیشەین، جەناب ڕۆژنامە نووسێکی محتەرەمیت. من ناتوانم بەنای ڕووداوە قسە بکەم، بەڵام یەک شت هەیە، میدیا لەگەڵ جیهەتی فەرمیە مامەڵە ئەکا، وەکو فەرمی مادەم یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سەرەکی ئەم وڵاتە ئەو پیاوەی وەکو پێشمەرگەی خۆی ناساندۆ قبوڵی کردووە، ئێمە ناتوانین پێ بڵێن ئەم کەسە لە ڕابردووە چی هەبوو چی نەبووە. هەر کەسێکیش لە ڕابردووە هەر شتێکی هەبوو بێ، ئێمە وەکو میدیا ناتوانین مەسەلەن بچین دانیشینەوە ئیشی محکەمەیە، ئیشی ئەو کەسێک کە کوشتوێتی با وەکو دادگا وەکو دادوەر بچێ سکاڵای خۆی تۆمار بکات لەوێ هەر شتێک لەسەر ئەو پیاوە ساغ بووەوە، ئەو کاتە جارێکی دیکە لیانەم باسەکرێت و تەواو. کاک سیروان بە قوربان، میدیا ئیشی گەیاندنی ڕاستیە، وایە شێوەیەکە لە دادگاییکردن تعبیر دەکات. کێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ پێشمەرگەی من نەمدیت میدیایەکێتی لەو یەک دو سەعاتەی باسی کرد گۆڕان باسەکە، گۆڕان لە بەرەندامی جیڤاتی گۆڕان بووە. کەواتە ئەسەیەکێتیش دەتوانێت ڕاگەندراک بڵاو کاتەوە بڵێ نەخێت پێشمەرگەی ئەمە نەبوو. ئەزانم تۆ دامان نایەکێتی پارتی ئەو کۆنە سەرۆک جاشانە وەکو هەوادارێکی خۆیان دەکەن. من ئێستا شخصا لەگەڵەکەم وەکو سیلان قسەکەم وەکو ڕووداو نییە، ئەوە کۆتێکە ئەوە باشە بچێ بەرپرسی هەواڵتانە. ئەزای مشکلە لەوە ئێستا لەو بەرپرسی هەواڵتان بکەم هەر ناگریتن، یعنی چێ داڕێژەری ئەو فکرەیە. من یعنی راپۆرتەکەم دیت هەتا ئەدەبیاتی وشەی کوردی دەگۆڕن کاک سیروان، ئەوە زۆر ناشیرنا، ینی سەرپەرشتی هێزێکی کوردی عێراقی کردی. هێزی کوردی چی هەبووە لە سەردەمی بەعز؟ جاش هەبووە، وایە نا؟ تۆ بێکست ئەکرێت مەسەلەن ئەو شانە بێتە ناو ئیعلامەوە ئەی چۆن یعنی ئەوە ببورن ئەدەبیاتی کوردی وا هاتیە تۆ ئەلتەرناتیڤی جاش یعنی ناتوانانی دەستکاری بکەی وەکو وشەی شەهید خۆشەیەکی ئیسلامیە، وایە من جارێکی تریش دەڵێم وەکو سیلانسە لەگەڵان مشکلت نییە بەرەی کوردستانی کە وەکو بەرەی کوردستان وەکو حکومڕانی هەرێمی کوردستان بڵێن باشووری کوردستان دوای ڕاپەڕین کە عەفوی عامی بۆ هەچی جاشەیە دەرکرد کەواتە شتێک نەما بەناویستەوە. نانە کاک سیروانوانیە تاالبانی بە شەخصی خۆی ئەمنەوە قسەیە دەکەم کە ئینتخاباتی کرد پێی شەرم بوو بڵێ لە ساڵی 66م جاش بیمە تەرچی کرد لە ئینتخاباتی 92. تۆ ناتوانانی ئەوە مێژووە ئەمەش مێژووە کە دەسەڵاتی ئەم باشووری کوردستانە عەفوی عامی بۆ هەمیان دەرکردووە. قەی ناکەنەوە بۆ خۆی دەری کردووە باشە خراپە ئەوە هەڵسەنگانی مێژوویە، بەڵام هەر یەکێک لە ئێمە بەشەکە لە مێژووی. ئێستا مەسەڵەن تو لە ڕووداوی بسوەی بێ دەرێ مێژووی ڕوودا و دەبێت بە بەشێک لە تو ڕەش نابتەوە براکەم، ڕەش نابتەوە، وایە نا؟ یعنی لە تاریخ دوای میدیای شێوەیە ڕاستیەکان باز بکە، مەلەف دەینتە گۆڕێ، ناکرێ پاس بدا و تەزویر بکە. ئەوەی ئێستا ئێوە دەیکەن بەڕاستی مزەیەفی تاریخە. من لەگەڵەوە نیم، ینی ئەم بەقینەوە قسە لەسەر نەکاوە بازیانی لەگە کەس ناکەم. ئەو ئیشێک کە کراوە وەکو ڕووداوێکی کوشتن مامەڵی لەسەکرا، نەوەکو تۆ باسی بچی
کۆمەڵێ لاپەڕی مێژووی هەڵدەیتەوە کەسێک کوژراوە کەسەکە ئاوایە و ئەم ناوەیە و پۆستەکەی کاکان کورە زۆر ڕۆمانسین لەگەر ئەو سەرۆک جاشانە بەجددی مە یعنی مکیاجی دەکەن جوانی دەکەن بڕوا بکەم بسبێنێ شتەکەم لێ بەهاتدا ئەو نە و تەقتیتان دەکرد نە ئەوەشتان دەکرد کاچی من ناکرد نا قەزدم لەسەدێ بەنمونە دێ کاکە سیروان بە قوربان ئەوەی دەیکەن چەواشەیە ئینسان ئەگەر بەرەی کوردستانی لێ خۆش بوو ئەگەر ئەمر قەزم لێرە هەر کاوە بازیانی نییە کۆی سەرۆک جاش و استخباراتەکان مەفرەزەکانە ناکرێ مێژووی چەواشە بکەین بەڵێ مەسەلەن ناشکرێ ئێمە لە خۆمانەوە مەسەلەن شتێک بڵێن کە بەیانی دووبیانی لە دادگال بە پێچوانەوە لەسەرت ساغبێتەوە ئەسڵ بەس ئەو ناوی هەیە براکەم ناوی هەیە خۆ ناوی لە مەلەفەیە لە دەیان ئەوەی خۆ منەمان گوتیە بڵێن ئەنگۆ 20 کەسی کوشتیە وەکو خەڵک مەسەلەن باسی کردیا ئەمە دەڵێن چۆن مێژووی چەواشە دەکەن چۆن پاز دەدەن کاکە من وەک لە سەرتاشەوە پێوەتی کاقادر من نەتوانم بڵێم وەکو ڕووداوژاری تۆ بدەمەوە من ژمارەیەکە بۆ نێرم ئینشاڵڵا پەیوەندیەکی پێوە بکە ڕەنگە و بتوانێت بڵێ ئەمە سەبەبەکەی بۆ لەبەر ئەمە بووە باشە بۆم بنێرە ئاکۆشم بۆ بنێرە بەنای منیش پێ بڵێ خۆ ئاکۆت یەزانیتی ئەزانی کاچی من ئەمە زۆر یەک پێم سەیرا ئەنگۆ تەختیەشی ئەلامی زۆر گەورە دەکەن لە کاتێکدا ئەوەیەک بووە ینی کەسایەتێکی زۆر گەورەی کورد نییە بەڕاستی پێم سەیرە نە پۆزەتیڤێکی گەورەی نواندیە نە ئەوەیەکە دوو مزەیەفی تاریخ دەکەن کاک سیروان مزەیەفی تاریخ دەکەن یعنی تاریخ پاز دەدەن هیوادارم یعنی من قەزم چێشەکە لەگە تو نییە لەگە ڕووداوە من ئەزانم تۆ لە کێشەوە قساکەی تۆ لەلایەنە کوردایەتەکەی خۆتەوە قسەکەی لەلایەنە دڵسۆزەکەی خۆتەوە قساکەی نانار ئەوە کاک سیروان کاک سیروان من دەمەوێ بکەم جگەلەوەی کەسەکەم لەو بوارە ئیشم کردیا ئەو کاچی من گەیشتە ئەو دەرەجەی میدیای کوردی ئەو جاش و ئەنفالتیانە ئەو یەکەم جار نییە دەتانەوێ جوانیان بکەن شەرعیەتیان پێ بدە ئەمن لەو ڕوانگەمە یعنی ئەمن لە بەوەم نییە بڵێن بەس کاوە بازیانی کێشە کاوە نییە نابی هیچ کەسە کە ناوی لە قائیمە هەبێت جاش بێ ناپاک بێ ئیبراز بکرێت من وەکو خۆم ئەوکو سیروان گلەیەکەت بە نەزەری اعتیبار وەرەگرم ئەشی گەێنم بەسەر چاو لە جەنابیشت تێ ئەگەم ئەو گلەیانە ئەوە گلەی نییە بەڕاستی ئەوە کاک سیروان تۆ وەرە بیرکەوە میدیایکی جوولەکە شتەشی وا بکاتن لەگەر ناپاکەکانی خۆی لەگە تاوانبارێکی ئەنفالی جینۆسایدی هۆلۆکۆست چی پێ دەگۆترێ بەهەرحاڵ ئەو ژمارەم بۆ بنێرە ئەگەر نەبوو مەجبورم ئەوەی بڵاوکەمەوە لەبەر ئەوم دەزانم ئەویتکەتان بڵاو هەڵناگرن کاک سیروان بە هیوام هەر بگری نا خۆمەش گفتوگۆ دەکەین کاک سیروان وایە نەبوو پەر ڕێزۆت سەرنجی خۆت دەدەیوە دەڵێ ئەم بەرپرس نیم بە ناوی ڕوودا و قسەت نەکردیە سەرنجی خۆتدایە ئەمەش دەمانوێت کەیسەکە گەرم بی بەڕاستی گەورە بی یعنی ئەمن لەگەڵ ئەوە مەوزوع سەدبارەی دەکەم کاوە بازیانی یەکێک لە سەرۆک جاش و ئەنفال تاوانبارەکانە کە دەستی سوورە بە پێی زانیاریەکان لەسەر بەڵام ئەمە نامانەوە شەرعیەت هیچ کە بەو سەرۆک جاش و ئەنفالچی مەفرەزە خاسانە بدرێت کاک سیروان یعنی میدیای کوردی ئەگەر بێدەنگ بی باشترە لەوەی کە جوانیشیان دەکە کاچ خۆ مێن مێژووی ئەوانە جوان بکەن وسکت بن تەواو هەر ئەوەندەتان خۆ پێ دەکرێ وایانە باشە من لە خزمەتم ئینشاءڵڵا ژمارەکە بۆ نێر چاوەڕێتم کاک سیروان ئەگەر ئەو بێ بێگومان ئەتوو بە ناوی ڕوودا و قسەت نەکردی ئەگەر نامە چ بکەین دەڵێن پەیوەندێک لەگەڵ بەرپرسی پێ دەی ڕێزم نێ سەر چاو